بەناوی خۆی گەورە و باڵادەست سڵاوتان لە ببینەرانی عزیزی بەرنامەی پەیامی ڕۆژ خۆشحاڵین جارێک کەژاتین و خزمەتەوەی عزیز بۆ پێشکەشکردنی بەرنمەیەکی نوێی پەیامی ڕۆژ لەگەڵ هاوکارم جەلال خزمەتان نابین چەندین تەور و بابەتی جیاوازمان بۆ ئامادەکردوون پێکەوە بینەریان دەبین ئینشاڵڵا. بینەرانی عزیز سڵاوی خوای پەروەردگارتان لێبێت بە هیوای ڕۆژێکی پڕ لە ئاسوودەی و دوور بن لە هەر بەڵاو دەرد و نەخۆشیەک ئینشاءڵڵا. لەخوای گەورە دەپاڕێنەوە وڵاتمان و خۆمان پارێزراو بکات لەم بەڵاو موسیبەتەی کە ئێستا ڕووی لە وڵات و بەتایبەتی جیهان بەگشتی کردووە کەویش ڤایرۆسی کۆرۆنایە. ورەتان بەرز بێت ورە بەرزی بەهێزترین چەکی ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنایە. ئەمڕۆ لە پەیامی ڕۆژ هەندێک بڕگە بابەتمان بۆ ئامادەکردوون کە تەوەری یەکەمیان باسکردنە لەسەرەوەی کە چۆن لە بەڵاو موسیبەت ڕزگارمان دەبێت بە تایبەتی گرنگترینیان گەڕانەوەی بۆ لای خوای پەروەردگار و پاڕانەوەی لە خوای پەروەردگار کە تەوەری یەکەمی بەرنامەکەمان دەبێت. تەوەری دووەمی بەرنامەکەشمان لەم دۆخی ئێستادا کە زۆرینەی خەڵکیا بەڵک بەگشتی خەڵک لە ماڵەکانیان و لەو لاشەوە خاوەن مڵکەکان حکوومەت هەندێک بەرپرسیارەتی تایبەتیان لەسەرشانە کە دەبێت لەم دۆخەدا چی بکەن. منێک کە کرێکارم لە دەرەوە خەریکی کرێکاریم چۆن دەبێت سەری مانگ کرێ خانووەکەم بدەم یاخۆ دوکاندارم و دوکانەکەم داخستووە چۆن دەبێت کرێ دوکانەکەم بدەم لە کاتێکدا مانگێک دوکانم نەکردووەتەوە. ئایا ئەرکی ئەرک و بەرپرسیارەتی حکوومەت و خاوەن مڵکەکان لەم مانگەدا چی هەیە و بە تایبەتی ئایا پەرلەمان هیچ قسەیەکی دەبێت لەم ناوەندەیە یاخۆت نا. تەوەری دووەمی بەرنامەکەمان تەرخان کردووە لەسەر ئەم بابەتەوە سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵ ئیسلامی لە هەولێرەوە میوانی پەیامی ڕۆژ دەبێت. تەوەری کۆتایی بەرنامەکەشمان ئەگەر پێ ڕابگەین و دەرفەت هەبێت لە خزمەتانە تەوەرێکی تۆمارکرامان بۆ ئامادەکردن کە خزمەتان دەکەین لەگەڵ چەند راپۆرت و زانیاریکی تایبەت بۆ هیواییکە تا کۆتایی بەرنامە لەگەڵمان نابن جێگەی سوود و ڕەزامەندی هەموو لایەکیش بێت. بەڵێ عزیزان بۆ زانینی پێشبینیەکانی کەشوهەوا دەچینە لای بڕگەی کەشوهەوا پێکەوە بینەری دەبین. بینەرانی عزیز دەچینە لای بڕگەی یادەوەری کە ڕۆژانە لەم بڕگەیەدا ڕوودا و مێژوەکانی ڕابردووتان بیر دەخینەوە ئەوانەی کرد لە ساڵانی ڕابردوودا ڕوویانداوە بە تایبەتی ئەوانەی کە جێگەی گرنگ و بایەخن. هەژدەی سێی ساڵی 1965 کۆچی دوایی مەلیک فاروقی کۆتا هەمین پاشای میسر و کۆتا دەسەڵاتدار لە زنجیرەی دەسەڵاتدارانی عەلەوی لە میسر پێش کودەتاکەی کۆماریەکان لە شاری کابری ئیتالیا ناوبرامەوەی 6 ساڵ پاشای میسر بووە کەسایەتێکی درڕندە و خوێنڕێژ بووە دژی مسلمانان بە گشتی و ئەهلی سونە بە خراپی جوڵاوەتەوە ناوبراو خوشکێکی خۆی داوە بە محەممەد ڕەزاشای پەهلەوی و پەیوەندیە سیاسی و مەسەبیەکانیان زیاتر پتە و کردووە بەهۆی ئەو هاوسەرگیریەوە. هەژدەی سێی ساڵی 1990 شەیدکردنی زانا و عەلامە و پیاوی هەڵکەوتووی بواری قورآن و فەرمودە جەنابی کاک ناسری سوبحانی لە تەمەنی 39 ساڵیدا. کاک ناسری سوبحانی زانایەکی ڕەبانی و بۆ خوا سڵحاوێکی ڕاستەقی نەبوو زۆر بەقوڵی بیری دەکردەوە توانای ئیستینبات و هەڵێنجاندنی لە بواری قورآن و فەرمودەدا زۆر بوو لە تەفسیری قورآنی پیرۆزدا شارەزایەکی هێجگار زۆری هەبوو بەشداری خەم و ئازاری میلەتەکەی دەکرد و لە ڕوخاندنی ڕژێمی پاشایەتی ئێرانیش پێشنگی خۆپیشاندانەکانی شاری پاوە بوو.
زۆر کاریگەر بووە بە هەردوو کەسایەتی ئیسلامی سەید قوتب و ئەبوو ئەعلای مەودودی. کاک ناسری سوبحانی بە شاهێدی تەواوی زانایانی ئیسلام بە بەڵگە و موعجیزەی ئەو کاتە دانراوە، داوای زۆریشی لە زانایانی کەنداو دەکرد کە لیژنەیەک بۆ هەڵسەنگاندنی فەرمودەکانی پێغەمبەری پێشەوامان درودی خوای لەبێ پێک بهێنرێت، بەڵام بەدەنگیەوە نەهاتن. لە بەڵگەهێنانەوە با قورئان و فەرمودە بۆ بەرامبەرەکانی زۆر شارەزا بوو و مەجالی هیچ ڕەخنە و گومانێکی بۆ نەیارانی و بەرامبەرەکەی نەهێشتۆتەوە. کاک ناسری سوبحانی ڕۆژی 14 دەی ساڵی 1950 لە شاری پاوە لەدایک بووە. خێزاندار بوو و خاوەنی 4 کچ بووە. لەبارەی زۆر تێگەیشتووی و زیرەکی خۆیەوە دەفەرمێت لە خواترسان و تەقوا زامنی زانیاری و فێربوونی مرۆڤن. هەژدەی سێی ساڵی 1997 کۆچی دوایی زانا و عاریفی خواناسی کورد جەنابی مامۆستا مەلا سەید نەجمەدین تەها. جەنابی مامۆستا ڕۆژی 28 چواری 1930 لە شاری هەڵەبجەی شەهید لەدایک بووە. هەر بە مناڵی لای باوکی قورئانی پیرۆز و زانستە ئیسلامیەکانی خوێندووە. بۆ خوێندنی شەرعی زۆربەی حوجرەکانی عێراق و ئێران گەڕاوە و ساڵی 1955 لە بیارە ئیجازەی مەلایەتی وەرگرتووە. لە گەرمەی ستەم و ئازاری ڕژەمی بەعز بەرامبەر کورد و مسلمانان ڕۆڵی کاریگەری گەڕا لە بێدارکردنەوەی گەنجان و بەوتارەکانی توانی بەرپەرچی کوفر و ستەمی ئەو ڕژێمە بداتەوە و مزگەوتەکەی خۆشی بکاتە فێرگەی پێگەیاندن و فێرکردنی سەدان قوتابی بە ئەمەک و دڵسۆز و لەو پێناوەشدا تووشی دەیان چەرمەسەری و ئازار بۆتەوە. دوای ئاوارەبوونیشی بۆ ڕۆژهەڵاتی کوردستان لە شاری سنە درێژە بە ئەرکە ئیسلامیەکەی دەدا. جەنابی مامۆستا پێگە و کەسایەتێکی کاریگەری هەبووە لە لای مسلمانانی کوردستان و ئەویش هەمیشە ئاماژەی بەوە کردووە کە ناهێڵت لە ژیانیدا مێزەرە سپیەکەی لەکەدار ببێ بۆ تەماح و خۆشیەکانی دنیا. بینەرانی عەزیز تەوەری یەکەمی بەرنامەکەمان قسەکردنە لەسەر هۆکارەکانی ڕزگاربوونمان لە بەڵاو موسیبەت و ناخۆشیەکان، بەتایبەتی ئەوەی کە ئێستا ڕووی لە جیهان و کۆمەڵگەی خۆشمان لە کوردستان ڕووی تێکردوین ڤایرۆسی کۆرۆنایە کە بەڵایەکە و هاتووە بەرۆکی گرتوین. بەڵام گرنگە ئینسانی مسلمان، ئینسانی ئیماندار چۆن دەبێ پابند بێت، چۆن بگەڕێتەوە بۆ لای خوای پەروەردگار بۆی کە لەم بەڵاو موسیبەتە دەربازمان ببێت. وەک پێشتریش لە بەرنامەکانی ڕابردووە خەڵکانی پسپۆڕ و شارەزا لە بابەتایینەکاندا قسەمان کردو هەرچەندە ئەگەر بێت و قسە لەسەر ئەوەش بکرێت کە ڤایرۆسی کۆرۆنا دەستکرد بێت و دەستکاری کرابێت و چەکی بایۆلۆجی بێ، بەڵام دوجار بۆ دەربازبوون لەم بەڵایە هەر دەبێ بگەڕێنەوە بۆ لای خوای پەروەردگار. لەسەر قسەکردن لە هۆکارەکانی دەربازبوون لە بەڵاو نەخۆشی میوانداری زۆر بەڕێز مامۆستا محەممەد ئەحمەدمان کردو. زانایانی مامۆستا زۆر سپاس بەوە دەرفەتە بەخێر دەکرێت لەم بارودۆخەیە کە ڕەنگە دۆخێ کاتی بێتە ئاراوە دەستی مرۆڤیشی تێدا بێت بڵێن ئیلا هەر دەبێ بگەڕێنەوە بۆ لای خوای پەروەردگار. لە کاتێکان ڕەنگە هەندێک خەڵک بڵێن کاکە ئەمڕۆ تەکنۆلۆژیا و زانیاریە و دەرمان و چارەسەری پزیشکیەوە بووی دەدۆزرێتەوە. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلقه محمد وآله وصحبه أجمعين. بناوي خوي بخشند ومهربان درود وصلاة ورسجياني باكي بيغمرمان صلى الله عليه وسلم ولسر يارو يا وران وشون كوتواني تارجو دوائي پێش هەموو شتێ دوعاکەین و پاڕێن و خوای گەورە بۆ خاتری ناوەجوانەکانی خۆی ئەم بەڵاو موسیبەتەمان لەسەر لابەرێ بە تایبەتی لەسەر مسلمانان و لەسەر بەشەریەت سەرجەم ئینشاءالله. دیارە ئاینی پاکی پیرۆزی ئیسلام بەڕاستی ئاینێکە کە لایانی ڕۆحی و لایانی جەستەیی مرۆڤەکانە پارێزێن. بۆیە زۆر گرنگە کە ئێمەی ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم دوو شتی زۆر گەورەمان هەیە کە پەنای پێبەرین لە کاتی ناڕەحەتی و لە کاتی خۆشیشدا. ئێمە وەکو ئەوەی کە الحەمدولله مسلمانین باوەڕمان بە قەزا و قەدەری خوا هەیە و باوەڕمان وایە کە خوای پەروەردگار ئەم دنیایی کە دروست کردووە دارولئیستیراحای تەواوەتی نییە، بەڵکو دارولئیمتیحانە تاقیکردنەوەیە، بەڵام موسیبەتی تایە، ناڕەحەتی تایە و چاکترین پێغەمبەران سەلامی خۆیان لەسەر بێ و لەسەر پێغەمبەری ئاخر زەمان محمد المصطفى صلى الله عليه وسلم خوي كخير البشر كخوي قبل ناديتي رحمة للعالمين براسي أو توشي نارحتي وقرفت وبيتاقتي وأنواع وأشكال بوه وصحابو ياراني هتوشيبون ونارحتيان توجبوه بلان صبريان قتوا آراميان قتوا ودعايان كدوا وباراون توا بويا براسي أوما لياد نشيد ك هايني بيروزي إسلام ريقما لناقري كبدواي چارسري نەخۆشیەکانە بگەڕین
بە تایبەتی لە قورئانی پیرۆزە کاتێک کە سەیرەکەی لە پێغەمبەرانی وا هەبووە سەلامی خوان لەسەر بێ تووشی ناڕەحەتی و گرفت و بێتاقەتی و ئەنواع و ئەشکال شت بوون پەنایان بۆ خۆی پەروەردگار بدووە. بۆیە ئەگەر ئەمڕۆ کە سەرجەم بەشەریەت بە شوێن چارەسەری ئەم نەخۆشیە بگەڕێن لە قورئانی پیرۆزەوە لە سنەتەکانی پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم دەستمانەکەوێت. بە تایبەتی ئێمەی موسڵمان ئێمەی ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم قورئانی پیرۆز خۆمان ئەزانین یاسا و پەرتووک و بەرنامەی پەروەردگارە بۆ ئێمە و کەلامی رب العالمینە. لەو قورئانە پیرۆزەدا خوای گەورە کە باسی حکم و ئەحکام و عەقیدە و بیر و باوەڕ و چەندەها شت ئەکا لە هەمان کاتیشا فەرمێ وننزل من القرآن ما هو شفاء ورحمة للمؤمنين. خوای گەورەم قورئانی ناردووە، قورئان لە یەکەم پیتێوە هەتاوەکو ئاخرەکەی لە یەکەم ئاەتەوە هەتاوەکو کۆتاییەکەی هەمی شیفایە هەمی ڕەحمەتە، بەڵام خوای گەورە فەرمیەتی للمؤمنین. بۆیە پێغەمبەر صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیحدا فەرمێ عجبا لأمر المؤمن إن أمره كله له خير وليس ذلك لأحد إلا للمؤمن إن أصابه سراء شكر فكان خيرا له وإن أصابه ضراء صبر فكان خيرا له. براسي إنسان إيماندار بروادار لم كاتا تنگانەیەدا لەم کاتە ناڕەحەتیەدا لەم کاتەدا کە بەڕاستی سەرجەم بەشەریەت کۆی زەوی گیرۆدەیە بەدەست ڤایرۆسێکەوە بەدەست نەخۆشیەکەوە. ئێمەی ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم اقتداء بە پێغەمبەرەکەمان صلی الله عليه وسلم و اقتداء بە پێغەمبەرانی خوا سەرجەم ئەبێ ڕوو بکەینە خوای پەروەردگار وەکو پێم وتن ئەبێ بە شوێن چارەسەری کەیشا بگەڕێن. بەڵام بەداخەوە ئێستا ئەوەی کە سەیر ئەکرێ لەسەر جەم بەشەریەتدا بە زۆر بەکەمی ئەلم ڕۆژانەدا سەرۆکی ئەمریکا وتی ڕۆژی یەکشەمە بەس یەکشەمە ئەکەین بە ڕۆژی دوعا و پارانەوە و نوێشکردن. شتێکی جوانی وت، بەڵام بۆ ئەبێ هەر ڕۆژی یەکشەمە بێت؟ بۆ ئەگەر ڕۆژەکانی کە و کاتەکانی کە و شەو و ڕۆژ و دەقە و ساعاتمان کە پێغەمبەری ئازیزمان صلی الله عليه وسلم بەردەوام فێری دوعا و پارانەوە و پەناگتن بە خوای پەروەردگار لەیلەن و نەهارن لە دوای نوێژە فەرزەکان ئایەت الکورسی و هەروەها بەیانیان و ئێواران دوعاکان فێری کردوون کە چۆن پەنا بگرین بە خوای پەروەردگار من شەڕی ما خەلق. بۆیە بەڕاستی ئالم کاتانەدا پێویستە ئینسانی ئیماندار ئینسانی مسلمان بڕوادار کە ئەوەمان باوەڕمان بە پەروەردگاری میهرەبان باوەڕمان بە قورئانی پیرۆزەیە کە قورئان هەمی شیفایە بگەڕێنەوە بۆ لای دووشتی زۆر زۆر گرنگ. یەکەمینیان دوعا و پارانەوەیە کە پێغەمبەرمان صلی الله عليه وسلم تووشی هەر ناڕەحەتیەک بوو بێت یەکسەر پەنای بدووە بۆ دوعاکردن و نوێشکردن. يا أيها الذين آمنوا استعينوا بالصبر والصلاة. خوای گەورە داوا لە ئیماندارانەکە فەرمێ لە کاتە ناڕەحەتیەکانە و لە هەموو کاتێکە ئێوە پەنابەرن بۆ سەبر و ئارامگرتن و نوێژ و عیبادەت و دوعا و پارانەوە. ماوەسا ئەمە بۆ شەخصە یاخۆت هەندێک پارانەوە و عیبادەتی تایبەت هەیە کە بۆ دەربازبوونی کۆمەڵگەکەمانە لەم دەرد و بەڵاو نەخۆشیەکی ئێستا ڕووی تێکردوین. دیارە دوعاکانی قورئانی پیرۆز و دوعاکانی پێغەمبەرمان صلی الله عليه وسلم ئێمە ومان لە یاد نەچێت کە پێغەمبەرمان صلی الله عليه وسلم وەکو پێغەمبەرە قائیدە پێشەوایە ڕابەری ئەم ئومەتەیە سەرکردەیە گەورەی هەموو گەورەکانە. بەڕاستی پێغەمبەرمان صلی الله عليه وسلم لە هەموو کاتەکانە پەنای بدووە بۆ دوعا و پارانەوە و فێری فەردیشیکردنی یەک بە یەک سەحابەی وا هەبووە فەرمێت یا ڕەسوولی خوا چی بڵێم ئەگەر تووشی ناڕەحەتیەک تووشی فلاش یەکسەر دوعایەکی فێر کردووە. بۆیە بەڕاستی کاتێک کە پێغەمبەرمان صلی الله عليه وسلم چیرۆک و بەسەرهاتی ئومەتەکانی کەمان بۆ باس دەکان ئەفەرمێت سێ کەس هەبوون ڕۆیشتن بۆ ڕاوشکار ڕۆیشتن چوونە دەرەوە دیارەکە ڕاوشکار شتێکی شەرعیە شتێکی جوانە شتێکی ڕەوایە شەرع ڕێگەی پێداوە لە کاتی خۆیدا کە بچی ڕاوشکارکەی بەڵام ئەوان ڕویان کردۆتە ئەشکەوت و شاخێکی بەرز لە دوایە باران ڕویان باران ئەبارێ و ئەوان خۆکەن بەناو ئەشکەتێکە حتا پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمێ شەویان بەسەردێ لەپڕ بەردێکی گەورەیەتە خوارەوە بەر دەمی ئەشکەوتەکە ئەگرێ. شتێکی زۆر 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 طبیعیە بەڵام خوای پەروەردگار ئەم کارە ساتە کە پێغەمبەرمان صلی الله عليه وسلم بەڕاستی ڕازگۆیە ئەصدق الصادقین کە ئەم فەرموودە صحیحەمان لە صحیحی بوخاری مسلمە کە ڕیوایەتیان کردووە و دەرز و عیبرەت و پندێکی زۆر گەورەی تایە. دیارە ئەم سێ کەسە
وەکو پێغەمبەر صلی الله علیه و سلم باسییانە کە ئەهلی ئیمان بوون بۆیە هەرچەند هەوڵەدەن بەردەکە لابەرن و بێنە دەرەوە بەڵام بۆیان ناکرێت بۆیە بیر ئەکەنەوە ئەڵێن با ئێمە لەم کاتی تنگانە و ناڕەحەتی و گیر و گرفتەمان لەمایە کە هیچ دەسەڵاتێکمان نییە ئێستا هەموو بەشەریەت کۆت و زنجیرە یعنی هەمووی بە چۆکە داکەوتون هیچ دەسەڵاتێکیان نییە بەس ئەویان لەبیر نییە کە بڵێن بە پەنابەرینەوە بۆ لای خۆی پەروەردگار من پۆستێکم بڵاو کردەوەتم بەڕاستی بەشەریەت سەرجەم پێویستی بە خۆدا چوونەوەیەکەیە گەڕانەوە هەیە بۆ لای ئەو پەروەردگاری کە خالقی هەموو شتەکانە خالقی من شەڕی ما خەلق چی دروست کردووە کە من و تۆ نایبینین کە من و تۆ نایزانین لە شەو و ڕۆژدا وەک پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ شەوانە شتێک بدەن بەسەر قاپ و قاچاقتانە چونکە بەڵاو مصیبەت و میکرۆب و ئەنواع و ئەشکال دا ئەبارێتە سەرتان پەنا بگرن بەخوا بۆیە پێغەمبەرمان صلی الله علیه و سلم چیرۆکەمان بۆ ئەگێڕێتەوە کە ئێستا ئەم سێ کەسە لەناو ئەشکەوتێکان گیرۆدە بوون بۆیە هەر یەکەیان بیر ئەکەن ئەڵێن بە ئیکیانن با هەر ئیشێک کارێک کە کردبێتمان لەبەر خاتی خوا با لێرەدا باسی بکەین وبيشبارين وبلين پروردگارا بوي علماء لي فرمي التوسل بالاعمال الصالحه توسل كدن باعمال صالحه درسته قبل اخوايان من كاركم انجام داو تو زور في خوش بو اخواي رزقارم كلمنا راحتيه كيسب راسي كمبيني زۆر کەمپین ڕاگەیەندراوە بۆ فەقیر و هەژار و بۆ لێقەوماوان بۆ دراوسەکان بۆ نەخۆشەکان بۆ ئەنواعۆشکان بەڕاستی حکومەتیش پێویستە گەورە پیاوان تاجرەکانمان ئالم کاتانەدا بەدەم یەکێکەوە بچن بۆی کە خوای گەورە ئەم بەڵایەمان لەسەر لابەرێ ئەم سێ کەسە هەر یەکە و بیرەکاتەوە یەکیان ئەڵێ من دایک و باوکێکی پیر و بەتەمەنم هەبوو خۆم شوانی وشترەکان مەکرد هەموو ڕۆژەکە هاتمەوە پێش ئەوەی کە خواردن بدەم بە ماڵ و مناڵم ئەمدا بە دایک و باوکم ئەڵە ڕۆژێ تاخیر بووم درەنگ کەوتم بە هەر هۆیەک بوو ئەلە کاتێک کە گەڕامەوە سێرم کە دایک و باوکم خەویان لێکەوتووە شیرم دۆشید قاپەکەم هێنا شیرەکەم گەرم کرد لەگەڵ نانەکە هێنام بە دیاریانەوە وەستام لە ڕیواتەکە فەرمێ ئەوەندە وەستام باڵم نەکردن باوکە دایکە هەسن ئەڵێ پێم وتن مناڵەکانم هاتن بە چوادەورما بە قاچمە ئان و بابەگیان ئێمەش برسیمانە ئەڵێ هیچ گوێم نەدا ئەوان ئەڵێ وەستام هەتاوەکو نزیکی دەوروبەری بەرێبەیان بە خەبەر بوونەوە سەیری منیان کرد بە پێوە وەستام وتم دایەگیان باوەگیان ئەمە شیر و نانەکەتان تێرم کردن ئەمجار بەشی ماڵ و مناڵم دا و ئەمجا ئەوانم تێر کرد ئەڵێ خوای گەر لەبەر خاتی تو ئەم کارم کرد بێت خوای گەر ڕزگان مەکە ئەڵێ سوبحان الله بەردەکە تۆزێ لاچوو ئەوی کان باسی ئامۆزایەکی خۆی کرد کە بەڕاستی زۆری خۆشویست و حەزی لێ کردووە بەڵام شووی پێ نەکردووە لە دواییدا شوەکە بە پیاوێکە و ماڵ و مناڵی و ئەکەوێ بەسەرا و فەقیرە بێ و نەدارە بێ و گرانی و داماویەکی زۆر ڕوو ئەکاتە وڵات وەکو ئێستا وی پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ ئەم ئافرەتە لە تاون نەداری ڕوو ئەکاتە ئامۆزاکەی کە دەوڵەمەندە ئەڵێ ئامۆزا خۆ دەزانی منیش ماڵ و مناڵم هەیە و فەکم کەوتووە و فەقیرم و هەژارم بەڕاستی لە هەموو کاتێکە هەژار و نەدار و فەقیر و هەژار زۆرە ئەمڕۆ کەشەر هەیە بۆیە ئەڵێ داوا لێ ئەەکەم تۆ خوای گەورە پێی بەخشیوی شتێکم یارمەتی بە بۆ ئەوەی کە ڕزگارم بێ لە برسێتی ماڵ و مناڵ ئەویش ئەڵێ خۆ دەزانی زۆرم حەز لێ کردی زۆر داوام لێ کردی کە شوم پێکەی شوت پێ نەکردم ئێستێژ یەک داوام هەیە ئەویش ئەوەی وەرە لەگەڵما بە پێکەوە ئەو کارە ئەنجام بدەین کە خوای گەورە پێی ناخۆشە بۆیە لێرەدا بەڕاستیەکەی ئێمەی ئومەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەبێ زۆر ئاگامان لە خۆمان بێ ئەم شارە جوانەی ئێمە کە تیایدا دەژین کاربەدەستانمان واجبە لەسەر شانیان کاری نابەجێ و شوێنە لەش فرۆشی و ئەنواع و ئەشکال شتە حرامەکان و شوێنی قومارخانە و ئارە خواردنەوە و ئەنواع و ئەشکال کە ساڵان لە ماڵی سێ ئەنجامەدرا و ژێر سنۆبەرەکانی پشت سلێمانی پڕ ئەبوو لە شوشەی ئارەق و فرەدان و ئەنواع و ئەشکال لەه و لەعبی خراپ و حرام بەڕاستی پێویستە ڕابیگیرێت بۆی پەروەردگاری میهرەبان ئەم بەڵایە لەسەر ئەم ئومەتە لابەرە کە ئینشاءالله لاشی ئەدا چونکە دوعای مسلمانان ئێمەی مسلمان باجی لار و لەوێری ئەم سەفیه و نەزان و نەفامانە ئەدەین کە بەڕاستی زۆر مستەمەکەن لە ناو وڵاتمانە بۆیە ئەڵێ ئافرەتەکە زۆر هاواری کرد هەر هیچ چارەی نەبوو ئەخیر شت خۆی تەسلیم ئەکات ئەڵێ ئامۆزا ئەڵێ کاتێک کە یێتە پێشەوە ئەگاتە ئەوە خۆی ئەگێڕێتەوە ئەڵێ من گەیشتمە ئەوەی کە ئیتر ئەنجامی بدەم ئەڵێ ئەو ئافرەتە وتی ئەرێ لەخوا ناترسی اتق الله لەخوا بترسە ئەمڕۆ کە ئەگەر ئومەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم اتق الله تیابێت التقوا و لەخوا ترسانی تیابێت بەڕاستی حاڵمان ناگا بۆم حاڵە چونکە ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ لە سەردەمی خۆیان کاتێک کە بوومە لەرزە ڕوویدا کاتێک کە
شڵەژانی ڕووی کردە مەدینە هاتە دەرەوە و فەرمی ئەی خەڵکینە چ تاوانێکتان کردووە کە خوای گەورە بوو مەلەرزە ئەدا لە شارمان بۆیە بەڕاستی زۆر جار بەڵام مصیبەت ظهر الفساد في البر والبحر بما كسبت أيدي الناس ئەمڕۆ کە زۆربەی خەڵک کە لەسەر قسەی جەناب پێشتر فەرمووت لەوانەیە ئەم ڤایرۆزە دەستی خەڵکی بەڵێ دەستی خەڵکیە بەڵێ تاوان و گوناه و خراپە و خراپەکاری خەڵکیە بۆ تۆ ئەدەوێت لەم وڵاتە گەورەدا لەم دنیا جوانەدا لەم پانوبەرینەدا لەم ئەستێرە و مانگ و ڕۆشت و ئەم ئاو هەوا و گیا و گژ و گیا و ئەم ئاوە جوانەدا بژیت و کرێکی کەسێک بیت و سەرپێکی بکەیت و ڕۆژێ پەنجەرەی بشکێنیت و ڕۆژێ داری بڕبڕیت و ڕۆژێ حرومات و سنوورەکانی ببەزێنی ئەویش هەر بێدەنگ بێ نابێت شتیوە ئللا ئەبێ بەدەنگ دێ جا مهرەبانی پەروەردگار ڕەحمەتی خۆی پەروەردگار وایە کە ئومەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم وەکو ئومەتەکانی کە یەکسەر لە ناو نابن بۆیە کاتێک کە ئەڵێ پێی وتم اتق الله ئەڵێ بێنم ئارەق گرتی ترسام لە خوا یەکسەر لەرز دایگتم و هاتمە دواوتم بەڕێوەڵا لە خوای گەورە ئەترسم ئەڵای دا لە دوا ئەوە کە وازم لەو کارە هێنا حەچیەک کە ئەو پێویستی بوو پێم بەخشی و ڕۆیشت ئەڵێ خوای گیان ئەم کارم ئەگەر لە بەرخاتی تۆ ئەنجام داوە ڕزگارەڵێ تۆزەی کە بەردەکە لا چوو هەتا سێهەمین چیرۆک و بەسەرهاتی خۆی گێڕاوە ئەویش مافی کرێکار بوو ئەویش مافی هەژاران بوو ئەڵێ چەند کرێکارێکم هەبوو ئیشم پێکردن لە دوایە ئیشەکان تەواو کرد حەقی هەمیانم دا بەس دانەیەکیان ما ئەڵێ ئەو دانایان کە مابوو کرێکەی وەرنەگرت و ڕۆیشت و دڵی عاجز بوو بە هەر هۆیەک بێ لە هۆیەکان ئەڵێ ئەو ڕۆیژ من کرێکەیمی یەکسەردا بە مەڕ و ماڵات و کۆمەڵە شتم بۆ کڕی ئەڵێ سوبحان الله چەند ساڵێکی بەسەر چوو ئەم مەڕ و ماڵاتە بەرەکەتی تێکەوت و زۆر بوو دیارە وەکو باسی ئەکا چەند ساڵێکی زۆری پێچووە کابرا ڕۆژێ هاتەوە بە دەرگای کابراوتی خاڵ وەکو چۆن دەوڵەمەنەکانی ئێستا چۆن وەکو چەندەها ئەنواع و ئەشکال کە موچەخۆری داما و موچەی لەلای حکوومەتەوە ئێسش عەفوی ناکە لە قەرزاریەکانی خۆی کە لەلای حکومە قەرزاریەتی وتی کاکە لە خوا بترسە من حەقێکم لای تۆیەت و خوا بمەرەوە ئەویش ئەڵێ تۆ فڵان کەسی ئەڵێ بەڵێ ئەڵێ دەی ئەو هەموو مەڕ و ماڵاتە لەو دۆڵایە کە تۆ ئەیبینی هەمووی هی تۆیە ئەویش ئەڵێ گاڵتەم پێیەکەی ئەڵێ نە وەڵڵا گاڵتت پێ ناکەم هەر تۆ ڕۆیشتووی من ئەم ماڵەی تۆم داوە بە مەڕ و ماڵات و ئێستا خوای گەورە بەرەکەتی تێخستۆت خوا بیبە خوا هەمی تۆیە جا ئەڵێ یەکسەر ئەم کارە خوایان لەبەر خاتی تۆ کردومە ڕزگارمان کە ئەڵێ ڕزگاریان بوو بۆیە لێرەدا فەرمی پێغەمبەر صلی الله علیه و سلم بەردەکە لا چوو ڕۆیشت و هەمیان ڕزگاریان بوو برای من بەڕاستی بە دوعا بە چاکەکردن بە پارانەوە بەو شتانەی کە سەدەقە داوە و مەرضاکم بالصەدەقە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ نەخۆشەکانتان ئەو نەخۆشانە کە ئێستا لە خستخانەکان کەوتون کە دوعای خێریان بۆ وەکەین بە سەدەقە و بە خێر و بە دوعاکردن چونکە دوعا بەڕاستی بەڵاو موسیبەتیشمان لەسەر لەعابە زۆر باش مامۆستا دەرفەتماندەمەوە دەبێت بۆ بوری لە کەمی دەرفەت زۆر سپاس بۆ نەسیحەتەکانت بۆ وتەکانت سپاس دەکەین کە لە پەیامی ڕۆژا بەشدار بووی لەگەڵمان لە خزمەتتانە ئەرزانە چین لای ناوڕێک و دەگەڕێنەوە لاتە تۆپ تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام بەهاتنی کەوسەر هەست بە ئارامبوونەوە دەکەین ڕەنگە سروشتیەکەی چای کەوسەر خەمەکانمان لەبیر دەباتەوە لەبەر ئەوەیە کە بۆن و تامی چای کەوسەر لەبیر نەکراوەیە بە چای کەوسەر چێش لە ڕنگ و تامی چای ڕاستەقینە ببینە چای کەوسەر فرم دايشة وي دسر واجري بنا او باراكا راسك باراكا بسيطة بسيطة صبا بسيطة 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 لا شيء في النبي الو الو برنجي محمودة بەڵێ باجوا بقرن اكتري سالكين ركلام كاني ايوا لاي ايميا جا اگر هفته زور جا اگر باريكي زور منينه ايتر ركلامو ميكلامي برنجي محموديش فونيش جاري استا جواب مويت برنجي محمود ڕێکلامی ناوێ شلون
برنجی محمود ڕکلامی ناوێت بسيطة بسيطة سبسة بسيطة شێ بوریا؟ ئەی تۆ ێستا نەگیرا بووی؟ ربا بەو ڕیکلام بوو ساردخانەی چوارقورنە بۆ یەکەمین جار گەورەترین ساردخانە لە سەر ئاستی عێراق و پارێزگای سلێمانی لە دەشتی بە پیتی بتوێن کراوەیە. ئەم ساردخانەیە سەرمایەیەکی باشە بۆ هەموو جوتیار و خاوەن کێڵگەکان کە چیتر بەرهەمەکانیان هەرزان فرۆش نەکەن سوود لەم ساردخانەیە وەربگرن. لە ساردخانەکەمان توانای پاراستنی 1400 تن بەرووبوومی جیاوازی هەیە کە سەرجەم بەرهەمە کشت و کاڵیەکان لەگەڵ هەموو جۆرە بەرووبوومێکی شیرەمەنی و بەشی تایبەت بە پاراستنی گۆشت و ماسی و مریشک کراوەتەوە و دەتوانن بەکاری بهێنن. ساردخانەکەمان جگە لە بوونی کارەبای 24 کاتژمێری گرنتی پاراستنی سەرجەم بەرهەمەکانی لە ئاستۆدایە. هەمیشە داشکاندنی بەرچاو دەکات بۆ سەرجەم جوتیار و خاوەن کێڵگە پەلەوەریەکان. ساردخانەکەمان بە سەرپەرشتی مامۆستا عەبدوڵڵا و سلێمان شاخەوان. ناونیشان چوارقورنە نزیک پێشانگاکانی فرۆشتنی ئۆتۆمبیل. ساردخانەی چوارقورنە. ئایا تا ئێستا کێشەی کارەبات هەیە؟ بێزار بوویت لە کێشەی کەمی کارەبا و بڕانی بەردەوامی؟ بە دوای کارەبایەکی بەردەوام و بێکێشە و تێچووی کەمدا دەگەڕێیت؟ ئەوە فانسی پاوەر سەرجەم و کێشانەی بۆ چارەسەر کردویت بە دانانی سیستەمی سۆلار و وەرگرتنی وزە لە خۆرەوە بە بەکارهێنانی باشترین مەوادی ستانداردی جیهانی کە سەرجەمیان گرنتی چەندین ساڵیان لەگەڵدایە. بە سەرپەرشتی ئەندازیار و ستافی شارەزا و بازمون کارەکان جێبەجێ دەکرێن. ئەم سیستەمە دوورە لە تێکچوون و هیچ تێچوویەکی ڕۆژانەی نییە. هەروەها بە دۆستی ژینگە ناسراوە و ژینگە لە پیسبوون دەپارێزێت. فانسی پاوەر بۆ داهاتوویەکی ڕووناکتر. ناونیشان سلێمانی شەقامی مامۆستایان نزیک شەقامی قەنات تەلاری جاسەنا 0 153 85 85. ئەم کوڕانەوی چالاکە حەزی لە چپسێکی چاکە بۆیانینی لای تاکە زۆر تەندروستە و زۆر پاکە. ئەم چەشناوی پاریە حەزی لە چپسی نینیە نینی تامیز ڕۆشتیە هیچ چپسێک وەک ئەو نییە. هەژوانیش کوڕێکی جوانە حەزی لە ئاهەنگێرانە لە یادی لەدایک بوونەکەی چپسی نینی بوو هەڵبژار دەکەی. نینی هاوڕێی مناڵانە تامی خۆشە و بێزیانە بۆن و ڕەنگی هەمە جۆرە شێوە و قەبارەی زۆرە. بوشاری نینی تامێکی لە یاد نەکراو. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام تۆپ. بینەرانی عزیز گرنگترین هەواڵ و زانیاریەکانی ڕۆژتان پێشکەش دەکەین. حاڵەتێکی نوێی توشبوون بە کۆرۆنا لە سلێمانی تۆمار کرا و بەوە ژمارەی توشبووان لە کۆرۆنا لە هەرێمی کوردستان 38 کەس. وەزارەتی تەندروستی هەرێم ڕایگەیاند لە بەردەوامی پشکنینەکان بۆ گومان لێکراوانی توشبوو بە کۆرۆنا توشبوویەکی دیکەی ڤایرۆسی کۆرۆنا لە پارێزگای سلێمانی تۆمار کرا. بەوە ژمارەی توشبووان لە هەرێمدا بۆ 38 کەس بەرز بوویەوە. لە ڕاگەیەندراوەکەی تەندروستی داهاتووە توشبووەکە ژنێکی تەمەن 27 ساڵە و هاوڕێی یەکێک لە توشبووەکانی ڕۆژانی ڕابردوو بووە. پۆلیسی سلێمانی هاوڵاتیەکی ئێرانیان دەستگیر کرد کە بە شێوەی قاچاق هاتبووە ناو هەرێمی کوردستانەوە. پۆلیسی سلێمانی ڕایگەیاند لە بەردەوامی گەڕانی مەفرەزەکانیان بۆ مەبەستی جێبەجێکردنی بڕیاری ڕاگررتنی قەدەغەی هاتوچۆ ئاگادار کرانەوە بەبوونی هاوڵاتیەکی ئێرانی کە بە قاچاق هاتوۆتە ناو سلێمانی و پاشان دەستگیریان کرد و ڕادەستی تیمە تەندروستیەکانیان کرد. ئەو هاوڵاتی ئێرانیە لە ناو ئەو سیتیەی شاری سلێمانیدا دەستگیر کرا کە چەند کاتژمێرێک پێش دەستگیرکردنەکەی هەندێک گەنج بە ناوی وەرزشەوە هەڵپەڕکە و سەمای بە کۆمەڵیان ساز کرد بوو. حکوومەتی هەرێمی کوردستان مزگەوتەکانی داخستووە و هەر کەسیش پێشنوێژی بۆ خەڵک بکات دەستگیری دەکات. بەڵام لا بەرامبەر هەڵپەڕکە و سەمای بە کۆمەڵێک گەنج بێدەنگی هەڵدەبژێرێت. بە تۆمەتی پێشێلکاری ڕێنماییە تەندروستیەکان هەینی ڕابردوو پۆلیسی هەرێم 2 کەس بە تۆمەتی پێشنوێژکردن بۆ خەڵک لە قەڵاتجێ و لێر دەستگیر کرد. بەڵام لا بەرامبەر هەڵپەڕکە و سەمای بە کۆمەڵی کوڕان و کچان لە بەردەم سیتیەکاندا بێدەنگی هەڵدەبژێرێت. لەگەڵ قەدەغەی هاتوچۆ و هاتنە دەرەوەی خەڵک لە ناو ماڵەکانیان ڕۆژی ڕابردوو کۆمەڵی گەنج بە ناوی وەرزشەوە
لە ناو سیتیەکی شاری سلێمانی خەڵکێکی زۆریان لە دەوری خۆیان کۆ کردەوە کەەوەش پێچەوانی ڕێنماییەکانی لیژنەی باڵای ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنایە، بەڵام پۆلیس ویلایەنە پەیوەندیدارەکان هیچ لێپەرسینەوەیەکیان لێ نەکردووە. لە پارێزگای هەڵەبجە قەدەغەی هاتوچۆ بۆ ماوەی 72 کاتژمێری دیکە درێژ کرایەوە. لا کۆبوونەوەی لیژنەی باڵای ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا لە هەڵەبجە بڕیاردرا بە درێژکردنەوەی ماوەی قەدەغەی هاتوچۆ لە هەڵەبجە بۆ ماوەی 72 کاتژمێری دیکە. هەر لا کۆبوونەوەکەدا بڕیاردرا سەرجەم سەمونخانە و نانەواخانە و دەرمانخانەکان بەپێی ڕێنماییە تەندروستیەکان کراوە بن. دوکانی سەوزە و میوەکان دەتوانن بە هۆکارەکانی گواستنەوە وەک عەرەبانە و پیکاپ لە کۆڵان و شەقامەکاندا بەرهەمەکانیان بفرۆشن. وەزارەتی تەندروستی عێراق 21 توشبووی نوێی کۆرۆنای ڕاگەیاند و بۆ ژمارەی توشبووان بە کۆرۆنا لە بەهرێمی کوردستانیشەوە گەیشتووەتە 161 کەس. وەزارەتی تەندروستی و ژینگەی عێراق ڕایگەیاند 21 توشبووی نوێی کۆرۆنا هەن کە 15 حاڵەتیان لە ڕەسافەی بەغدان و 2 حاڵەتیان لە مەدینەی تۆبوو، حاڵەتێک لە بەسرە و 3 حاڵەت لە کەربەلا یان لە دەستدانێکیش لە واست تۆمار کراوە. بەوە ژمارەی توشبووان بە ڤایرۆسی کۆرۆنا لە عێراق بەگشتی بەرز بووەتەوە بۆ 161 کەس کە تا ئێستا 41 توشبوو بە کۆرۆنا چاک بوونەتەوە و 11 لە توشبووانیش گیانیان لەدەستداوە. یەکەم حاڵەتی گیان لەدەستدان بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە لە تورکیا تۆمار کرا. فەخرەدین کۆجا وەزیری تەندروستی تورکیا ڕایگەیاند شەوی ڕابردوو توشبوویەکی 89 ساڵ بەهۆی کۆرۆناوە گیانی لەدەستدا و ژمارەی توشبووانیش بۆ 98 کەس بەرز بووەتەوە. وەزیری تەندروستی تورکیا وتیشی دۆخی سەرجەم توشبووانی دیکە بە کۆرۆنا جێگیرە. وتەبێژی دادگای باڵای ئێران ڕایگەیاند بەهۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا با شێوەیەکی کاتی 85,000 سزادراویان لە بەندیخانەکانی ئێران ئازاد کرد کە زیندانیە سیاسیەکانیش دەگرێتەوە. غوڵام حسێن ئیسماعیلی وتەبێژی دادگای باڵای ئێران وتی 150 سزادراوانشی کە پەیوەست بوون بە ئەمنیەتی وڵاتەکەیانەوە واتە سیاسی بوون بە لێبوردنی دادگای باڵای ئێران نێردرانەوە ماڵەوە. ئیسماعیلی وتیشی هۆکاری ناردنە ماڵەوەی سزادراوان بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنایە. بەپێی دوایین ئاماری فەرمی ژمارەی توشبووان بە کۆرۆنا لە ئیتالیا گەیشتە 31,506 کەس و لەو ڕێژەیەش 2503 توش بوو گیانیان لەدەستداوە و 2941 کەسیش چاک بوونەتەوە. لە ئەسپانیا 1467 حاڵەتی نوێی توشبوون تۆمار کراوە و 168 کە حاڵەتیش با کۆرۆنا گیانیان لەدەستداوە. دوایین ئامارەکانی توشبوون با کۆرۆنا لە بەریتانیاش گەیشتووەتە 1950 کەس و 71 کەسیش گیانی لەدەستداوە. بەهۆی توشبوونی وەزیرێکی حکوومەتەکەی بە ڤایرۆسی کۆرۆنا ناوەندی ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لە پۆڵەندا بڕیاری کەرەنتینەی بۆ سەرجەم وەزیرەکان دەرکرد. ناوەندی ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لە پۆڵەندا بڕیاریدا سەرجەم وەزیرەکان کەرەنتینە بکات کاوەش وەک یەکەم وڵاتە کە تەواوی بەرپرسانی یەکەمی حکوومەت کەرەنتینە دەکرێت. مایکل وەز وەزیری ژینگەی پۆڵەندا ڕایگەیاند دوای چاوپێکەوتنی لەگەڵ کارمەندێک دەرکەوت تووشی ڤایرۆسی کۆرۆنا بووە و ئەوەش بووە هۆکاری ئەوەی سەرجەم هاوتەکانی لە حکوومەت کەرەنتینە بکرێن. بە گوێرەی ئامارە جیهانیەکان لە پۆڵەندا 221 توش بوو بە پەتای کۆرۆنا هەیە. 5 حاڵەتی گیان لە دەستدانیش تۆمار کراوە و 13 توش بووش بە ڤایرۆسەکە پەتاکەیان پەڕاندووە و گەڕاونەتەوە ماڵەوە. کۆرۆنا 170 وڵاتی جیهانی تێپەڕاند و نزیک بە 200,000 کەسیش توش بوو چاک بوونەتەوە. بەپێی ماڵپەری وڵتمیترس لە کۆی نزیک بە 200,000 کەسی توش بوو بە کۆرۆنا لە جیهاندا نزیک بە 90,000 کەس چاک بوونەتەوە. بەپێی دوایین ئامارەکان لە ماوەی 24 کاتژمێردا نزیکەی 1000 کەس لە جیهاندا بەوەی کۆرۆناوە گیانیان لەدەستداوە. بەپێی دوایین ئامارەکان ژمارەیە و کەسانی گیانیان لەدەستداوە گەیشتە 7174 کەس لە جیهاندا. بەگشتی لە سەر ئاستی گیان ژمارەی توشبووان 198578 کەسن لەو ژمارەیە 62779 کەس چاک بوونەتەوە. بڕیارە سوپای ئەمریکا لە 3 بنکەی سەربازی لە عێراق پاشەکشە بکات بەوەش ئەمریکا لە سنوورەکانی سووریا دەکشێتەوە. کەناڵی BBC بەریتانی بڵاوی کردەوە هێزەکانی ئەمریکا لە عێراق 8 بنکەی فەرمی سەربازیان هەیە. واشنتۆن دەیەوێت بە شێوەیەکی بەرچاو بوونی هێزەکانی لە ناو عێراق کەم بکاتەوە
لە سێ بن کە پاشەکشەیان پێ بکات. بۆ پێش هێزەکانی ئەمریکا بە درێژایی سنووری سووریا ناوچەکە چۆڵ دەکەن و ڕادستی سوپای عراقی دەکەن. بەپێی زانیاریەکانی BBC هێزەکانی ئەمریکا سێ بنکەی سەربازی چۆڵ دەکەن کە یەکێکیان لە خۆڕەڵاتی ئەنبارە و بنکەکە بە تەواوی ڕادستی سوپای عراق دەکاتەوە. ئاهەنگیش بۆ بۆنەیەوە ساز دەکەن. چین زۆرینەی دامەزراوە پیشە سازیەکانی وڵاتەکەی خستەوە کار کە بەهۆی کۆرۆناوە داخرابوون. لە ڕاگەندراوێکدا بڵاو کرایەوە لە چین کە زیاتر لە ١٠٠ کارگە پیشە سەرەکیەکان لە سەرجەم کەرتەکانی چین کەوتونەتەوە کار و لە ناویشیاندا کەرتی هۆبی کە ناوەندی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا بوو. وتەبێژی لیژنەی نێودەوڵەتی چین بۆ گەشەپێدان و چاکسازی ئەوەی خستە ڕوو. کارکردن لە کەرتەکانی شیجیانگ و جیانگسۆ و شنگهای و شاندۆنگ و گوانشی بە تەواوەتی و ١٠٠ دەستیان بە کارەکانیان کردووەتەوە. بینەرانی عزیز گرنگترین هەواڵ و زانیاریەکانمان پێشکەشکردن پاش ناوبڕێک درێژە بە پەیامی ڕۆژ دەدەین. بەڵێ عزیزان بۆ خۆپاراستن لە ڤایرۆسی کۆرۆنا چەند ڕێنمایەکمان بۆ ئامادە کردوون بۆ هیوایە سوودی هەبێتوە لەگەڵ جێبەجێکردنی ڕێنمایەکانیشدا گرنگە کە لە ماڵەوە بمێنەوە نێنە دەرەوە بۆ هیوایی پشت بەخوای گەورە ئەو ڤایرۆسە تێپەڕێن و هیچ هاوڵاتیەک تووشی نەبێت پێکەوە بینەری دەبین. ڕێنمایە پێشنیارکراوەکان بۆ ڕێگری لە نەخۆشیەکانی هەناسەدان و بە تایبەت کۆرۆنا. خواردنی سەوزەوات لە ڕۆژێکدا 3 جار جگە لەو سەوزەواتانەی نیشاستەیان تێدایە. ڕۆژانە 2 دانە میوە بخۆ لە هەر جۆرێک بێت گرنگ نییە چونکە سوودی تایبەتی خۆی هەیە. خواردنی ڕۆژانەی سەڵاتە یان تێکەڵەی سەوزەوات بە ئاوی لیمۆ یان ئاوی نارنج. بەکارهێنانی ڕۆژانەی کوولەکە یان گێزەر لە ناو ژەمە خۆراکیەکاندا. بەکارهێنانی پیازی کاڵ لە کاتی نان خواردن بەهۆی بوونی ڤیتامین C تێدا. دوورکەوتنەوە لە خواردن و بە تایبەت شلەمەنیەکان لە شوێنە گشتیەکاندا. دوورکەوتنەوە لە خواردنە خێرا و چەور و قورسەکان. کەمی خۆراکی و کەمی ڤیتامینەکانی C و E و D ئەگەری توش بوون بە نەخۆشیە جیاوازیەکان و بە تایبەت نەخۆشیەکانی هەناسەدان و کۆرۆنا زیاتر دەکات. بە هیچ جۆرێک ئەو خواردنانە مەخۆن کە بە تەواوی نەکوڵاون. سوود وەرگرتن لە سەرچاوە پرۆتینەکان لە ناو ژەمە خۆراکیەکاندا وەکو هێلکە و پاقلەمەنیەکان. عزیزان پەیامبەرمان ڕێناز سەلام ڤیدیۆیەکی بۆ ئامادەکردنی سەبارەت بە ژیانی لادێ و چۆنێتی گوزەرانی ژیانیان لەم وەرزەدا پێکەوە بینەریە و بڕگەیە دەبین. ناوم محەممەد بن حوسێن کاکلە خەڵکی گوندی ئیمام خەلانێم ژیانن لەسەر ئاژەڵداریە بزن و مانگا و چێڵ و ئەو شتانە. ئێستازستانە ژیانی ئاژەڵداری تۆزەگی ناخۆشە سەرمایە و قوڕە و بارانە و ئەوجا پێویستەکانیشی زیاتر لێ دستانێ لێ هاوینێ. بەنمونە لێرە ناوچەکی شاخاویە بەفر و بارانێکی زۆر دەژنیە دەبێت چڵۆی لە بۆ بکەین زستانان
بە کاو زۆ نابێت چڵۆی لێ بۆکەین و بەڕوانی لێ بۆکەین و ئەو شتانەی لێ بۆکەین وەکو کاو زۆی نادێنێ ئەمە چونکی ئێرە شوێنێکی شاخاوی ناوچەکی شاخاوێ بە عقمی بەفرە و بارانە و شوێنی وامان نیە کاو زۆی لێ بدەین هەموو ناوچە شاخاویە دەژنێ بڵێجا کە دەمێ و جوێ دەمێ دستانان تۆزێک لەبەر ئەوەی سەختە بەڵێ ئێوارانشیان دەدووشین ئەگەهیان بێتیاندا بێ بەیانیانش دەیان دۆشین بێرێ دەکە هەردوو جەوان ئێوارە و بەیانیان جای شێوازی ئیشی گوندی ماڵە و ئێوە هەیە بزنی ئێوە هەیە مانگای هەیە و هەرکەسە و بە ئیش خۆی بینەرانی عزیز تەوەری دووەمی بەرنامەکەمان قسەکردنە لەسەرەوەی کە ئایا ئەرک و بەرپرسیارەتی حکوومەت و خاوەن مڵکدارەکان ئەوانەی کە خاوەن مڵکن لەم دۆخەدا چییە لە کاتێکە ئەوانەی کە دوکانەکانیان با کرێدا و بازار داخراوە ئەوەشی کە دوکانەکەی بەکرێ وەرگرتووە ئایا چۆن دەبێت سەریمان کرێەکەی بدا لە کاتێکە دوکانەکەی داخراوە دۆخێکە هاتووەتە پێشەوە بەبێ جیاوازی هەموو لایەکی گرتووەتەوە هەمومانی ماڵنشین کردووە بۆیە دەمانەوێت بزانین ئەرک و بەرپرسیارەتی حکوومەت و خاوەن مڵکەکان لەم دۆخەدا چییە ئایا پەرلەمان هیچ قسەیەکی دەبێت لەم نێوەندەدا پرۆژەی تایبەتچی هەیە بۆ قسەکردن لەسەرم بابەتە لە هەولێرەوە میوانداری بەڕێز عەبدولستار مەجید سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامیمان کردووە لە پەرلەمانی کوردستان کاک عەبدولستار زۆر سپاس بەوە دەرفەتێک کە بەێمەت بەخشی ئەگەر پێشەوەی بچینە سەر ئەرک و بەرپرسیارەتی ئەوان ئێوە وەکو فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی ئایا هیچ پرۆژەیەکتان هەیە لەم دۆخەدا کە هاوکاری خەڵک بکەن یاخۆت ناچووکە بینیومانە لە ڕابردوو بە تایبەتی لە قەیرانەکاندا جیاواز لە ڕێکخراوە جیاوازەکانی کۆمەڵی ئیسلامی و فراکسیۆنەکانیان کە هەمیشە بەدەمی خەڵکی فەقیر و هەژارەوە بوون تەنانەت ئۆرگانە جیاوازەکانیش بۆ خۆیان هەمیشە خەریکی بەسەرکردنەوەی خەڵکی فەقیر و هەژار و کەم دەرامەت بوون. بەناوی خوای بەخشندەی میهرەبان سەلام و ڕەحمەتی خوای گەورە بەسەر هەموو لایەکدا بڕژێ و لە خوای گەورە داواکارم کە هەموو لایەکمان لەم نەخۆشی و لەم ناخۆشانێکە ئێستا بەسەر ناوچەکە و بەسەر مرۆڤایەتیدا هاتووە بپارێزێ و بە کەمترین زیان بەسەرماندا تێپەڕێنی ئینشاڵڵا. وەڵا ئێمە وەکو فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی سەرەتا لەگەڵ ئەوەی بووین کە پەرلەمانی کوردستان کۆبنەوەشی نائاسایی بکە و بانکێشتی لایەنە پەیوەندیدارەکان لە حکوومەت بە تایبەتی وەزارەتی تەندروستی وەزارەتی ناوخۆ و سەرۆکی حکوومەت بەر لەوەی کە ئەم پەتایە بگا بە هەرێمی کوردستانیش بزانین داخۆ چیان کردو لە ڕێکارەکانی خۆپاراستن و لە ڕووی بە تایبەتی تەندروستیەوە و لە ڕووی ئەوە کە لێ نەگەڕن ئەم پەتایە لە هەرێمی کوردستانیش بە شێوەیەکی بڵاو بێتەوە و ئێمە وەکو فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان لەسەر هێڵ بووین و لەگەڵ وەزیری تەندروستی کە پەیوەندی ڕاستەخۆی بم بابەتەوە هەبووە و لەگەڵ وەزیری بازرگانی کە پەیوەندی بە بازرگانی و خۆراک و خواردنی خەڵکەوە هەبووە و پەیوەندیمان بە لێرە بە پارێزگاری هەولێرەوە کردووە کە بزانین لە نزیکەوە لەگەڵیان کۆبووینەوە وەکو فراکسیۆن کە بزانین داخۆ ئەو ڕێکارانەی کە پێویستە بگیرێتە بەر بۆ خۆپاراستن لەم نەخۆشیە چیان کردووە و ئێمە کۆمەڵێک پێشنیار و هەندێک تێبینی و سەرنجیشمان لە نزیکەوە عەرزی ئەم بەڕێزانە کردووە کە ئێمە وەکو فراکسیۆن قسەمان لەگەڵ کردوون و هەماهەنگیمان لەگەڵیان هەبووە تەبان. وێڕای ئەمە ئێمە ئێستا کە دەزانین ئەم بارودۆخە درێژە دەچێشێ و ئەم نەخۆشیە مەرج نییە بە ڕۆژێک دوان کۆتایی پێ بێ خوا هەموو لایەک پارێزێ ئینشاڵڵا. ئێمە ئێستا لە بەڕاستی خەمی ئەوە داین کە ئەوانەی کە ئەهلی کەسابەتن کە هیچ موچەیەکیان نییە و هەیانە قوتی ڕۆژانی لەسەر کار و کەسابەتی ئەو ڕۆژەیە ئایا ئێمە چیان بۆ بکەین
و ئەوانەی کە کرێنشینن کە هەرچەند دیارە حکوومەتیش داوای کردووە کە ئەوانەی کە خاوەن مڵکن و ئەوانەی کە خەڵکیان هەیە کرێسیە لە خانووەکانیاندا یا لە شوقەکانیاندا چاپۆشیان لێ بکەن یا باریان سووک بکەن لەم قۆناغەدا. بەڵام ئێمە وەکو فراکسیۆنیش ئێستا بەڕاستی لە گفتوگۆ و ڕاوێژی ئەوە داین کە ئایا ئێمەش وێ ڕای ئەوەی کە لەگەڵ ئەوەین مەدوێنە لە فراکسیۆنیش گفتوگۆمان کردووە لەگەڵ ئەوەین کە پەرلەمانی کوردستان بە ڕۆڵی خۆی هەڵسێ. ئەم پێم وایە بەداخەوە ینی خۆشی نییە بێڵێم بەڵام بەداخەوە دەبێ بێڵێم دەتوانم بڵێم کەم تەرخەمترین دامەزراوە لە هەرێمی کوردستان لەم بارودۆخەدا پەرلەمانی کوردستانەوە ئەوەش کە سەرۆکایەتی پەرلەمانی بەرپرسیارە. دەبوو پێشتر کۆبوونەیەکی نائاسایی تابێت بەم بارودۆخە کرابایە و ئەگەر ئەم کۆبوونەیەش نەکراوە ئەم پێم وایە ئێستاش ئەین دەکرێت بەڕاستی پەرلەمانی کوردستان کۆبوونەیەکی نائاسایی بکە یا ڕاستەوخۆ پێم وایە زۆر ئاساییە ینی ئێمە وەکو خەڵکی تر ڕێکارە تەندروستیەکان دەگرینە بەر بۆ ئەوەی کە کەسمان تووشی ئەم نەخۆشی نەبێ یا ئەگەر نەخۆش بێ چێکمان خوا نەخواستە تووشی گواستنەوەی ئەم نەخۆشی نەبێ بۆ کەسێکی دیکە. بەڵام یا ڕاستەوخۆ یاوتە دەکرێت لە ڕێگەی ڤیدیۆ کۆنفرانس کە ئەوە پێشنیاری پەرلەمانتارێکی کوردستان بووە لە گروپی پەرلەمانتارانی خۆمان بەڵام حکومەت جێبەجێ کردووە. بۆیە ئەم پێم وایە دەبێت پەرلەمانی کوردستان بە ڕۆڵی خۆی هەڵسێ و ئەرچیشی قورسە لەم قۆناغەدا بە تایبەتی کە باسی چاودێریکردن دەکەین کە پێویستە چاودێری ئەم دام و دەستگا و دامەزراوانە بکە کە بەرپرسیار ڕاستەخۆیان دەکەتە سەرشان لەم قۆناغە ناسکەدا لەم قۆناغە دژوار دەکە خەڵک بە حاڵەتێکی دەرونی ناخۆشدا تێدەپەڕێک. هەرچەند من یەک لە بارەخۆم لەگەڵ ئەوەش نیم کە خەڵک بەم شێوەیە تووشی دڵڕاوچێ بکرێەوە خەڵک بترسێەوە خەڵک بتۆقێنرێەوە خەڵچێک لەم ڕووەوە ئەوەندە ترسێنراوە کە هەیە قەدەمی شکاوە. ئەمە بەڕاستی لەگەڵ ئەوە نیم لەگەڵ خۆپارێزیم و خۆپاراستن دیارە ئەرکێکی پێویستە و باشترین ڕێگاکانی چارەسەرە. بەڵام گورە بەرزیش ینی هێزێکی گەورەی بۆ تێکشکاندنی بەرامبەر و هەر کاتێکیش مرۆڤ ئەگەر ینی خۆپارێزی ینی خۆپاراستن و ترسی لێ تێکەڵ بوو بەڕاستی ئەوە دەشلەژێ و قەدەمی دەشکێ نازانێت چۆن مامەڵە لەگەڵ ئەم بارودۆخە نوێ بکە. زۆر باشە کاپسەر ئایا وەک خۆت ئاماژەت پێکرد حکوومەت داوا بکات لە خاوەن مڵکەکان لەوەی کە کاراسانیەک بۆ کرێچیەکانیان بکەن یا خۆت هاوکاریان بکەن ئایا ئەمە بە قسە دەبێت یاخود دەبێت بە بڕیار دەربکرێت بۆ خاوەن مڵکەکان کە پارەیە مانگە لە کرێچیەکانیان وەرنەگرن یاخۆت خۆشی لە هەمان کات با لە باجی ئەو مانگە لە خاوەن مڵکەکان خۆش ببێت. ئەم ڕێکاری جدی و ڕێکاری فەرمی دەوێت ڕێکارەکان چۆنن و حکوومەتدایە تەنها دەبێت بە لەفزی داوا بکات و تەواو. خۆیەوەی تا ئێستاوەی کە من بینیمە حکوومەت هەرێمی کوردستان تەنها داوای کردووە لە خەڵک یەکەم هاوکار بن بۆ ئەوە کە لە هەڵمەتی خۆپاراستن لە نەخۆشی کۆرۆنا هاوکار بن. داوای لە سەرمایه‌دارەکان و بازرگانەکان و خاوەن کۆمپانیەکان کردووە و ئەوەی تریش دیسانەکە هەر بە شێوەی داواکردن بووە کە داوای لە خەڵک کردووە کە لە خاوەن مڵکەکان کردووە کە چاپۆشی لە کرێی کرێنشینەکانیان بکەن. من لێرەدا بەڕاستی دوو سەرنجم هەیە. یەکەمیان ئەم پێم وایە حکوومەتی هەرێمی کوردستان یا حکوومەت پێویستە خۆی هەمیشە ینی پرۆژەی هەبێت بۆ ئەم بارودۆخانە و پێویستە حکوومەت بەرنامەی هەبێت بۆ ئەو حاڵەتە نائاسایانەی کە ڕوو لە وڵات دەکەن زیاتر نەخۆشیێکی ئاوا ینی دەرمە و پەتایە کە خەڵک زۆر دەیگرێتەوە کوشندەیە وەچی سبەینی خوا نەخواستە لافاوە ینی هەر بارودۆخێکی ترە ینی شەڕ پێفرۆشرانێکە بە هەرێمی کوردستان دەبێت حکوومەت بای ئەوەندە بەڕاستی احتیاتی کردبێ کە ئەگەر ئەم ڕۆژە ڕەشانت ڕووی لە هەرێمی کوردستان کرد حکوومەتی هەرێمی کوردستان چی هەیە بە تایبەتی لە ڕووە داراییەکەی دەتوانێت چۆن هاوکاری خەڵکەکەی بکە بڕۆ تەماشای وڵاتان کەن. ینی من دەزانم ینی هەرێمی کوردستان
بەراورد ناکرێت لەگە وڵاتێکی وەکو هۆڵندا وەکو ئەلمانیا وەکو بەریتانیا بەڵام بەڕاستی ناشکری هیچی نەبێ ئەنێ وڵاتان دەڵێن کاکە بڕۆن لە ماڵەکانی خۆتان دانیشن سەرۆکەکانیان دەڵێن لە ماڵەکانی خۆتان دانیشن خەمتان نەبێ پارەکەتان بۆ دێتە سەر حسابی خۆتان و ئێمە خەمی ئێوەمان لەبەر بووە و نەک ساڵێک و چەند ساڵێکیش ئەم بارودۆخانە دەرێژە بچێشێ ئێمە لە خەمی ئێوە داین و لێ ناگرن ئێوە ینی پەکتان لەسەر کەمترین پێداویستی ژیان بکەوێ ئەمە یەک دووەم پێم وایە حکوومەت هەرێمی کوردستان بینی پێویستە کۆبنەوەیەکی تایبەت بکە بۆ ئەم بابەتە کە ڕەنگە پێویستکە هێندێک لەو داواکاریانەی بکە بە بڕیار چونکە دەی باشە من پرسیار دەکەم چ ئەوە کە کرێنشینە کە ئێستا ئەگەر فەرمانبەر بێ ئەو موسەکەی زیاتر لە 48 ڕۆژ تاخیر بووە و ئەگەر کە ئەهلی کەسابەتیش بێک ینی کەسابەتی ئازاد کە کار و کەسابەتی ئازاد کە باشە ئەوە فەرموو ئێستا چونە دەرەوەش قەدەغەیە کەسابەتیش نییە ینی ئەو کەسە کە وەکو باسم کرد ینی ڕۆژانە بژێوی لەسەر ئەم کەسابەتەی ڕۆژەکەی کەوتووە ئایا چۆن دەتوانێت کرێی ئەو مانگەیان کرێ مانجی داهاتووی دابین بکە بۆیە ئەم پێم وایە دەبێت حکوومەت بەڕاستی بڕیار بدات بەڵام لە بەرامبەریشدا کە بڕیار دەدا پێویستە حکوومەت جۆرێک لە کار ئاسانیش بۆ ئەو خاوەن کۆمپانیا و خاوەن مولکانە بکە کە بڕیاریان بۆ دەردەکات کە هاوکاری کرێنشینەکان و هاوکاری خەڵکەکەیان بن بۆم پێم وایە دەبێت بەڕاستی ئەم قۆناغە بگوزارێنێ بەڵام پێویستی بەوەیە کە پێش هەموو کەس حکوومەت خۆی هاوکار بێ و حکوومەت خۆی دەستبارگیر بێ و حکوومەت خۆی بێتە پێشەوە بەڕاستی ناکرێت داوا لە خەڵکی خاوەن مڵک و پارەدار و بازرگانەکان بکرێت کە هاوکار بەڵام حکوومەت بۆ خۆی شتێکی نەبێ کە هاوکاری خەڵکی پێ بکە بەڕاستی من پێم وایە حکمڕانی بەو شێوەی ناکرێت تەبان ئەوە من لێرە بە قەنەعەتەوە دێڵێم ینی ئەگەر حکمڕانی ئاوا بێ کە خەستەخانە خەڵک دروستی بکە من سوپاسی خەڵک دەکەین من لێرەوە بەڕاستی سوپاسی ئەو بازرگانان دەکەم سوپاسی ئەو خاوەن مولکانە دەکەین سوپاسی ئەو خاوەن کۆمپانیانە دەکەین ئەو بەرهەمهێنەرانە دەکەین کە لە هەرێمی کوردستان ئەو کەسایەتیانە ئەو مامەستانی کە خەڵکیان تەرجیع کردووە کە زۆر مەردانە و زۆر سەخاوەتانە هاتوون لە پێش خەستەخانە لە ناوچەکانی خۆیان لە گەرمیان لە ڕانیە لە سلێمانی لە هەولێر دروست دەکەن بۆ ینی ئەو خەڵکی خوا نەخواستەکە تووشی ئەم نەخۆشی بوو ئەوە بەڕاستی جێگەی دەستخۆشیە بەڵام خۆی ئەوە ئەرشی حکوومەتە حکوومەت ئەگەر ینی خەستەخانە دروست نەکات حکوومەت ئەگەر دا و دەرمانی بەڕاستی من ینی بەشێکی کەش ئەوەیە کە ڕاستە ئەم نەخۆشیە جارێ دەرمانێکی نییە بۆ چارەسەرکردن بەڵام خۆ هەر مەسەلە دەرمان نییە مەسەلە پێداویستیکە هەیە لەو خەستەخانەکە پێویستی دابین بکرێ ئایا چەند دابین کراوە ئایا چەند خەستەخانەمان هەیە چەند قەڕوێڵەی هەیە خوا نەخواستە ئەگەر بە شێوەیەکی بەربڵاو نەخۆشیە بڵاو بێتەوە یعنی ئێمە تەماشای وڵاتێکی وەکو بەریتانیا بکەن سەرۆک وەزیرانیان کە کاتێک سەردانی نەخۆشخانەی دەکات بزانین داخۆ بارودۆخ چۆنە لە کاتێکدا بە پێی ڕیزبەندی باشترین و پێشکەوتوترین وڵات لە ڕووی تەندروستیەوە خزمەتگوزاری تەندروستیەکانی وڵاتی بەریتانیا لە ڕیزبەندی دەکەوێتە 90 لە 169 وڵاتدا اینجا لەگەڵ پزیشکەکان و کارمەندەکان لێ کۆبوونەوە ڕخنەی دەگەردنەوە ئەم وڵاتی ئێمە چەند جار وعدی داوە چەند جار بەڵێتان داوە کە کەرتی تەندروستی باشتر بکەن کێشەکانی چارەسەر بکەن چیتان کردە بۆ نایکەن ئەی باشە دەبێت لە وڵاتی ئێمە دەبێت چی کرابێ بە بەراورد لەگە وڵاتی بەریتانیا کە بزانە داخوا لە ڕووی بیمەی تەندروستیەوە ینی لەو پەڕیدایە زۆر خزمەتگوزاری تەندروستی بە خواردنیشەوە هەیە بڕۆ تەماشای خواردنیان کە ئەوانە خواردنەکانیان چۆنە من دەمەوێتەوە بپرسم ئایا حکوومەتێک 45 ڕۆژە موچەی بۆ فەرمانبەرەکانی دابین نەکردبەوە خۆت ئاماژەت پێکرد و لەو لاشەوە لەم دۆخەی ئێستادا ئەوە خێرخواز و خاوەن سەرمایەدارەکان بن کە نەخۆشخەر لەم قەیرانەدا نەخۆشخانە بۆ خەڵکی و بۆ حکوومەت دروست بکەن پێشەم قەیرانش لە سلێمانی هەموو نەخۆشخانەکان ئەوەی کە ئێستا زۆر پێویستمان پێێتی بێتی تایبەتە کە چاودێری وردە دەبێ ئامێرەکانی هەناسی دەستکردی تێدا بێ بۆم قەیرانەوەی کە زیاتر پێویستمان پێێتی لە هەرێمی کوردستان و لەم دۆخەدا تەنها 20 بێتمان هەبوو بە فەرمی لە نەخۆشخانە حکوومیەکاندا ئایا ئەگەر حکوومەتێک بەم شێوازە خەڵکی خێرخواز فریای بکەوێت چۆن دەتوانێت لە ئاستەم قەیرانەدا بێت کە تا دێت قەیرانەکەش قوڵتر دەبێتەوە
من دووبارە دەستخۆشی لە ینی ئەو سەرمایهدار و باسرگان و خاوەن کۆمپانیا بەرهەمهێنەران دەکەم کە بەڕاستی مەردانە هاتوونە پێشە بۆ هاوکاریکردنی وڵاتی خۆیان و خەڵکی خۆیان ئەوە جێگەی دەستخۆشی و هەمیشە کۆمەڵگەی کوردەواری پڕ بۆ لەو نمونە گەورانە چ لە کاتی چیمیایی بارانکردنی هەڵەبجە خۆتان دەزانن لێرە لە هەولێر لە ناوچەکانی کە خەڵکێکە بە تاقی تەنیا ینی خەڵکەشی زۆری لە باوەش گرتووە و دڵنەوایی کردوون و هاوکاری مادی معنەوی نکاتە کە بەعز بەبێ بەعز فشارێکی زۆریش لەسەر کردوونیانی حتا من بە نمونەی بژێرمەوە وەستم ینی خەڵکی کوردەواری خۆمان بەڕاستی هەمیشە خاوەن هەڵوێز بە لەم کاتانەدا ئەم حاجی فازیلاقی جێژنیکان هەیە بە ڕەحمەت بە لێرانە کاتی خۆی کە خەڵکی زۆری بەخۆوە لەوانەیە کە ئاوارە بوون لێرە بەڕێوەبەری ئاسایش وادە باشە مدیری ئەمنی بەعسی کۆن بانجی دەکات دەڵێ تۆ خەڵکت بۆ لە پەناخۆناوە و دایان حەوێنیەوە لە کات دەکە ئێمە سزامان داون و دەربەدەر کراون کوتێتی جەنابتان ئەو خەڵکتان هێناوەتە بن لوتی من بۆ من بێ شەهامەتی خزمەتیان نەکەم و ئەگەر هەرچی بەسەرم بێ و هەر برارێک دەربارە بدەن ئەمە خزمەتی بەسم ئەوەیە جێگەی دەستخۆشیە لە کوردەواری ئێمە هەمیشە کەسایەتی ئەوە گەورە هەبووە کە لەو کاتانەدا موقیفی هەبوو بەڵام بەڕاستی حکومڕانی بەم شێوە ناکرێ یعنی ئێستا ڕەنگە کاتی ئەوەش نەبێت ئێمە زۆر باسی ئەم بابەتە بکەین بەڵام حکومڕانی بەم شێوە ناکرێ حکوومەت دەبێ هەمیشە بیانی بۆ حاڵەتە نائاساییەکان ڕوودانی کارەساتەکان هەمیشە احتیاتی کردێ کە ینی بەلانی کەم بۆ چەند مانگ زۆر باشە ئەگەر لەگەڵ ما بمێنیتەوە چەند لەحزەیەک گرفتێک لە سەوتەکە تا هەیە تاوە کاتی کە گرفتەکەت بۆ چاک دەکەن دێمەوە سەر هەمان پرسیار بینەرانی عزیز دیارە ئەو دۆخی کە ئێستا بەسەر هەرێمی کوردستاندا هاتووە ڕوبەڕووبوونەوەیە بەرامبەر بە ڤایرۆسی کۆرۆنا کە ئێستا کەم تا زۆر توانم بڵێم هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەزانن چۆن دەبێت ڕوبەڕووی ڤایرۆسی کۆرۆنا ببینەوە لە ڕێنماییەت شخصیەکان و بۆ تاک بە تاکی هاوڵاتیان لە ڕووی تەندروستیەوە کە دەرکراون کە دەبێت تاک بە تاک جێبەجێیان بکەین بۆی کە خۆمان بپارێزین لە ڤایرۆسی کۆرۆنا تا بگاتەوە ئاستەی کە ئەرک و بەرپرسیارەتی حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکان لەم دۆخەدا چۆن ئەوەی کە زیاتر جێگەی سەرنجە لەم دۆخەدا دوو بژاردەیە دوو خاڵەکە قسەی لەسەر دەکەین لەم تەوەرەدا خاڵی یەکەمیانەوەیەکە چارەنووسی کرێچیەکان چیان لێ دێت ئەوانەی کە بە تایبەتی خاوەن دوکانەکانی لەم دۆخەدا داخستووە و دووەمیان ئایا چۆن دەکرێت لەم دۆخەدا حکوومەت دەستی لە یا چاوەڕوان چاوی لەسەر دەستی خێرخوازان بێت بۆیە لەسەرم دوو پرسە دەگەڕێمەوە لای میوانەکەم کاگە بستار ببوورە دەمەوێت بێمەوە سەر هەمان پرسیار ئایا دەکرێت لەم قەیرانەیە ئەگەر حکوومەت چاوی لە خێرخوازان بێت چۆن ناوی بنێن حکوومەتێک کە لەو لاوە موچەشی پێدابین ناکرێت لەم لاشەوە دەبێ خێرخواز فریای بکەوێت ئەم پێم وایە هەر حکوومەتێک کە هەبێ حکومڕانی بکەوە کاروباری خەڵک بەڕێوە بەرێوە سەرپەرشتی خەڵک بکات لە وڵاتی خۆی پێویستە ینی بەڕاستی احتیاتی ینی بەلایانی کەم ئەگەر نەڵێم چەند ساڵێکیش کە ئێمە حکوومەتەکەمان تۆکمە نییەوە بەڕاستی بنەماکانی حکومڕانی تێدا ینی مەوجود نییە بەڵام خۆدەوێت بەڕاستی بۆ ماوەی چەند مانجێک احتیاتی کردبێک ئەگەر ئەم هەرێمە تووشی کارەساتێکی نەخوازرا بوو تووشی کارەساتێکی سروشتی بوو ئەوکو ئێستا کەمە ڕوبەڕووی ئەو نەخۆشی کۆرۆنا دەبینەوە کە پێویستەکە خەڵ لە ماڵەکانیان بمێننەوە ئایا نابێت بای چەند مانگێک احتیاتی کردبێ لە ڕووی ئابووریەوە لە ڕووی تەندروستیەوە لە ڕووی هاوکاریکردنی خەڵکە بێدەرامەت و هەژار و فەقیرەکەیەوە ئەم پێم وایە ڕاستە ئێستا ڕەنگە کاتیەوە نەبێت کە ئێمە ئەم ڕەخنانە بگرین بەڵام بەڕاستی ئەمە دەبێتە پند و عیبرەتێکیش بۆ حکومڕانیکردن کە حکومڕانیکردن و بەڕێوەبردننی دەسەڵات بەم شێوە نابێت لە کاتێکدا کە من ئەوەش باڕوونکەم و بە هەموو لایە کە ئێمە فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی لە چەند ڕۆژی ڕابردوودا ئێمە بە بەیاننامەیەک پشتگیری خۆمانمان بۆ هەنگاوەکانی خۆپاراستن و ڕێکارەکانی خۆپاراستنی حکوومەت هەرێمی کوردستان و وەزارەت پەیوەندیدارەکان دەربڕیەوە و پێشمان گوتون هەم لە نزیکەوە هەم بە بەیاننامەیەکیش بۆ ڕایگەشتی کە بۆ خۆشیان ڕەوان کراوە کە ئێمە وەکو فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی لەم قۆناغە ناسکەدا لەم قۆناغە دژوارەدا چی دەکەوێتە سەرشانی ئێمە بەدڵسۆزانە و بە خەمخۆرانە جێبەجێ دەکەێت چونکە ئەم قۆناغی ئەوەیە کە ئێمە چیمان پێ دەکرێت بۆ ئەم خەڵکەمان ئەم میلەتەمان ئەنجامی بدەین
بەڵام دیسان دێڵێمەوە بەڵام حکمڕانی بەم شێوە ناکرێ دەبێت حکومەت بەڕاستی وەکو باسم احتیاط بکە حکومەت بەرنامە هەبێت بۆ حاڵەتانەکە ئەگەر هەرێمی کوردستان تووشی حاڵەتێکی لەم شێوەی بوو پێویستە چی بکرێ و ڕێکارەکانی چییە خوا نەخواستە ئیشاڵە تووشی بیانی بەم بە شێوەی بەربڵاو ئەم نەخۆشی ئێرە ناگرێتەوە وەظاهرن ئیشاڵە وا بردەوردش پێم وایە ینی دەردەکەوێت کە ئیشاڵە بە شێوەی بەربڵاو ئێرە ناگرێتەوە بەڵام ئەگەر بە بەربڵاوی بیگرێتەوە بەڕاستی ئەم پێم وایە حکومەت زۆر دەستەوەستان دەبێ و هیچ ئامادە سازیێکی لە ڕووی تەندروستی لە ڕووی دابینکردنی ژیان و بژێوی خەڵک لە قوناغی ڕابردە نەکردو کە بتوانێت بێ و لە ئازار و ناحەتەکانیان کەم کاتەوە. ئایا لە نێوان کرێنشین و خاوەن مڵکەکاندا پەرلەمانی کوردستان هیچ بڕیار و ڕاستپاردەیەکی پێدەردەکرێت یاخود ئەوە حکوومەتە دەبێ بۆ خۆی داواکاریەکانی بک بە بڕیار و بیان خەتەبواری جەبەجێکردنەوە؟ ئەوە ئەرچی حکوومەتە نەک پەرلەمان بەڵام پەرلەمانش ئەگەر کۆ بێتەوە یا وەکو باسم کە چ بە شێوەیەکی ڕاستە و خۆ کۆ بێتەوە یان بە شێوەی ڤیددیۆ کۆنفرانس کۆ بێتەوە دەکرێت ئەم ڕاستپاردە و بیکاتە ڕاستپاردەیەک ئاراستی حکوومەتی بکە کە چۆن مامەڵە بکە بۆیە من دیسان جەخ لەسەرەوە دەکەمەوە کە کۆبوونەوەیەکی پەرلەمانی کوردستان لەم قۆناغەدا بە میکانیزمێکی گونجاو بە پێویست دەزانم. زۆر باش ئێوە خۆتان هیچ پرۆژەیەکتان هەیە لەم دۆخەدا هاوکاری خەڵک بکەن؟ ئێمە وەکو فراکسیۆن دیارە گفتوگۆمان لەسەر ئەوە کردووە ئێستا کە ئایا ئێمە لەم قۆناغەدا چی ئەنجام بدەین پێویستە بە تایبەتیش بۆ خەڵکی فەقیر و هەژار وەکو ئاماژتان پێکرد بۆ ئەوانەی کە کرێنشینن بۆ ئەوانەی کە قوتی ڕۆژانیان لەسەر کەسابەتی ئەو ڕۆژەیانە ئێمە بەنیازین کە لەمڕۆوە ببورن هەنگاوێک بنین و بە تایبەتیش لەگەڵ دەستگای بەخشین لەوانەیە ئێمە هەمانگێکی باش دروستکەین و بەیەکەوە ڕەنگە هەوڵین پرۆژەیەکی گەورە یا کەمپینێکی گەورە بە تایبەتیش لە هەولێر و لە دەوروبەری کە زۆر بە پێویست دەزانین ئەنجام بدەین بەڵام ئەوە خەریکی ئێستا گفتوگۆ و ڕاوێژین یا وەکو فراکسیۆن ئێمە پرۆژە و بەرنامەیەکی خۆمان دەبێت یا بە هاوکاریکردنی ئەو دەستگایانە و پێش ئەمەش وەکو تاک یعنی وەکو فراکسیۆن وەکو تاک بەڕاستی ئێمە هاوکاری خەڵکێک بووین چ وەکو خۆمان چ لە ڕێگەی خەڵکێکی خێرخوازەوە توانیمانەکە ئەگەر کەمیش بێ بڕێک هاوکاری بە خەڵکەشی فەقیر و هەژاری ئەم وڵاتە بگەینین. بۆچی لەم دۆخەدا کەموچە هێندە دواکەوت پەرلەمانی کوردستان هەڵوێستێکی نەبوو؟ وەڵاهی ئەوە وەکو باسم کرد دەکەوێت سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان بەداخۆکو باسم کرد ینی هیچ ڕۆڵێکی نەبووە تا ئێستا لەم بارودۆخەدا لەوەی کە هەرێمی کوردستان ڕوبەڕووی ئەم پەتا و ئەم نەخۆشیە بۆتەوە بەڕای من پەرلەمانی کوردستان زۆر ینی ڕێکار هەیە دەتوانێت بیگرێتە بەر زۆر کاری گەورە هەیە دەتوانێت بیگرێتە بەر بۆ هاوکاریکردنی هەرێمی کوردستان هاوڵاتیانی هەرێمی کوردستان بۆ باشتر ڕوبەڕوو بوونەوەی ئەم نەخۆشیە ئەم پەتایی کە هەیەوە خەریکە بڵاو دەبێتەوە بە تایبەتیش لە ڕووی ئەوە کە پەرلەمانی کوردستانیش دەتوانێت هەڵمەتی بە تایبەت هەڵمەتی کۆکردنەوەی هاوکاری ڕابگەینێ دەتوانێت بۆ خۆشی بەشدار بێ بەڕاستی بەو بودجەیە کە لە بەردەستیدا هەیە بۆ هاوکاریکردنی یا دام و دەستگا فەرمیەکان یاوەتە خەڵکی فەقیر و هەژاری ئەم وڵاتە یاوەتە لە ڕێگەی دەرکردنی هێندێک ڕاستپاردە هێندێک بڕیار بۆ حکوومەت هەرێمی کوردستان کە پێویستە ئەم ڕێکارانە بگیرێتە بەر و ئایا حکوومەت هەرێمی کوردستان چی ئەنجامدا و چی کردو تا ئێستا و چی پێویستە بکرێ و چی نەکردو کە پێویست بەلەم قۆناغەدا بیکە. زۆر سپاس بۆ بەڕێز عەبدولستار مەجید سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی کوردستان لە پەرلەمانی کوردستان کە لە شاری هەولێرەوە لەگەڵمانە بووی. سپاس بۆ زانیاریەکانت. وەڵی عەزیزان ئێستا دەچین لای بڕگەی دروستکردنی خواردن و شیرینی پێم وایە ئەمڕۆ دروستکردنی خواردنی قازە پێکەوە بینەری دەیمزانی چۆن دروستەکرێ و چۆن ئامادەی دەکات. بەناوی خۆی گەورە و مینەبان بینەرانی خۆشەویست سڵاوی خواتان لێبێ. بینەرانی پەیامی ڕۆژ منزار لە
بڕگەی خواردن و شیرینی خۆشحاڵم ئەمڕۆ هاتمەوە خزمەتان بە پێشکەشکردنی جۆرێکی نوێ لە خواردنی ئەمڕۆشمان لێنانی قازە. من نیوەی قازێکم ئامادەیە، هیوادارم جێگەی سوود بێ. نیوەی قازێکم ئامادەیە. خۆتان ئەزانن کە قاز بۆتم بڵێن ئەو پەلەوەرە کوردیانە زیاتر وریایی ئەوێ لە کاتی لێنانە لە بەروی هەندێک جار هەندێک شت جێ ئەمێنێ ئەبێت کابانی خۆشەویست خۆی ورتر خەریکی پاکردنی بێ. خۆشەویستان وەک ئاماژەم پێکرد من نیوە قازێکم ئامادەیە هەروەکو زانیاریش بۆ ئێوەی خۆشەویستان ئەگەر ویستان قاز دروستکەن باشتر وایە چەند کاتێک بڵێن لەناو مجەمیدە یاخود لەناو فلێزەر بمێنێتەوە پاشان دەربهێنرێ و ئیمجاکە ئامادە بکرێ. وەزانیارێکی تریش بۆ بینەرانی خۆشەویست قاز عادەسەن مێینەی قاز گۆشتەکەی بەتامتر و چێژی زۆرترە. خۆشەویستان ئێستش لەگەڵم بن بە دەستکەین بە ئامادەکردنی قازەکەمان. من پیازێکمەوێ، عادەتەن ئەم پەلەوەرە کوردیانە پەلەوەری خۆماڵە بڵێم خۆمانە بڵێن زۆر پێویستی بە بەهارات نییە بۆ ئەوەی تام و بۆنەکەی لە دەست نەیە. من پیازێکم پێویستە سەرەتا ئشکەوێتە سەر ئەو کەسەی کە ئامادەی ئەکەیانی خۆی حەزی ئەگەر لە بەهارات بێ ئەتوانێت بەهارات بەکار بهێنێ. ئێستا کەمێک ڕۆن یعنی هەر ئەوەندە کە بڵین بنی مەنجەڵەکە وشک نەبێ هەر ئەوەندە کەمێک ڕۆنم بەکار هێناوە لەگەڵ یەک پیازە جوان پیازەکە زەرد بوو دانە قازەکەی تێیەکەین تا تۆزێک تام و بۆنی پیازەکە بگرێ پاشان کەمە کەمە ئاوی بۆ زیاد دەکەین و خۆی بۆ زیاد دەکەین. ئێستا من پیازەکەم خەریکە ئامادە بێ دەست دەکەم بە هۆی کە قازەکە وردە وردە زیاد بکەم. وەک ئاماژەم پێکرد من نیوەی قازێکم بەکار هێناوە بە تایبەتی لەم وەرزە ساردانەیە کە وەرز سار دەبێ عادەتەن ئەم خواردنانەی کەوزەیان زۆرە واتە چاوریان زۆرە بەکارهێنانیان هەم خۆشە هەم جەستێنیش ئیسفادەی لێ ئەەکەی. ئێستا من کەمێک خوێ بەکارهێنم منوەکو خۆمان حەزم لێ نییە بەهارات بەکاربێنم بۆ ئەم پەلەوەری خۆماڵی تەنها کەمێک خوێ بەکارهێنم یەک پۆست سیری بۆ درێژ پاشان ئاوا کەم ئەدام لێ ئێبێ لەبەر قاز قەل مریشکی خۆماڵی کەڵەشەری خۆماڵی ئەمانە کاتێکی زۆریانەوێ لە سەرەتای لێنانێنەوە تۆزێک هەرچەند دەستکاریی کێشە نییە بەڵام کاتی کوڵان نابێت زۆر ئەمدیدی و کرێ لەبەرەوەی گۆشتەکەی هەمەشێ. من ئێستا سەری مەنجەڵەکەم ئەگرم هەتاوەکو تۆزێک لەگەڵ پیازڕۆنەکەی کە بۆم ئامادە کردووە
تۆزێک تامەبوونی یەک بگرن پاشانیش کەمێک سوور بێتەوە پاشان ئاوی گرم بە پێویستی نەک لە پڕەکە زۆر ئاوی زۆری تێ بکەی کەمە کەمە ئاوی گەرمی بۆ زیاد دەکەم بینەرانی خۆشەویست ئێستا ئەوە تقریباً دەدەقەیەک ئەبێ قازەکەمان لەگەڵ ئەو پیاز و ڕۆنەی کە وردم کردەوەی شتم لەبەرەوەی قاز چەورە تەنها یەک کەمێک ڕۆن لە بنی مەنجۆڵەکە ئەین ئەوەندە کە پیازەکە نەسووتێ تقریبی چارەکێک ئەبێ دەدەقە ینی چارەک ئەوەندە ئەبێ قازەکەمان بەسەرەوەیە ئەوەتە جوان قازەکە سوور بۆتە ینی ڕەنگی گۆڕاوە عادەتەن قاز کاتی ئەوێ تقریباً 3 ساعات 2 ساعات و نیوی ئەوێ ئەویش بە ئاگرێکی هێواش بەڵام سەرەتا لەبەرەوەی هەم بۆن ساردینەیە من ئاوا ئامادەی ئەەکەم ئێستا من یەک پیازم ئەوێت بە ساقی ئەیکەمە ناوی لەبەرەوەی وتم کاتەکەی زۆرە ئەو پیازەی کە وردم کردووە ئەتوێتەوە یەک دانە پیازی ساق زیاد دەکەم لەگەڵ یەک دانە لە گەڵای غار ئەمە زۆرە لە دوکانی بەهاراتەکان یەک دانە گەڵای غاری بۆ زیاد دەکەم بەلایانی کەمەوە یعنی 2 ساعات و نیو هەتاوەکو 3 ساعات کاتمانەوەی بۆ ئامادەکردنی قازەکە من ئێستا ئاوی گرمم هەیە ینی ناکرێت لە پڕ ئاوێکی زۆر بەکار بهێنین ینی کەم کەم ئاوی بۆ زیاد ئەەکەین و لەگەڵ ئەوەشتا ئاگرەکەی بۆ کەم ئەەکەین ئێستا من ئاوەکە بەکارەهێنم هەر تەنها ئەوەندە کە سەری گۆشتەکە بکەوێ یعنی زۆر نە هەر تەنها ئەوەندە کە سەری گۆشتەکە بکەوێ زۆر زۆر گرنگە کە ئاوەکەیشمان گەرم بێ خۆشەویستان وەک ئاماژەم پێ ینی گۆشتی قاز چەورە من تەنها یەک تۆز لە زەیتم بەکارهێنا ئەوتە دەبینین خۆی ڕۆناوێکی زۆری یاوەتەوە ئاگرەکەی بۆ کەم ئەەکەین لەبەرەوەی بە ئیسراحەت نەرم نەرم بە خۆی بکوڵێ ئێستا من ئاگرەکەی بۆ کەم ئەەکەم ئینشاءالله دوای 2 ساعات و نیو شتێکی تر ئاوە ئامادە ئەبێ عادەتەن ئەو چێشتانەی کە ئاگریان کەمترە بەتامترن هەرچەند هەندێک جار ئامادەکردنی خواردن زیاتر لەوەی کە سەلیقە بێ هەندێک خانم دەڵێن دەستاویشە خۆشەویستان ئینشاءالله کە قازەکە ئامادە بوو دێنەوە لاتان بەڵێ خۆشەویستان وەک ئاماژەم پێکرد قازەکەمان بەلایانی کەم 2 ساعات و نیوە کەتاوەکو 3 ساعاتێک کاتی ئەوێ ئەوش ئەگەر قازەکە بڵێن ناسک بێ بڵێن قازێکی ئەوە نەبێت تەمەنی هەبێ 2 ساعات و نیو هەتا 3 ساعاتێ لە بەرێمە ئەگرەکە کز ئەەکەین ئەگەر ئاگرەکەی هێواش بێ نەرمتر و جوانتر ئەکڵێ ئێستەش سەیری ئەەکەین بزانین ئامادە بووە گەر ئامادە بوو پێشکەشی ئەەکەین ئێستا سیر ئەەکەین جوان خۆی ڕۆنێکی زۆری یاوەتەوە ئەمە حەزی لێ هەیە حەز ئەکات بڵێن ئاوی قازەکە بخوا ینی بە ئاوە پێشکەشی ئەکا بەڵام هەشە حەز ئەکا سوور بێتەوە حەقات من وا حەزمان لێیەتی لەناو ئەو ڕۆن و ئاوی خۆیان جوان جوان سوور بێتەوە لەبەرەوەی وا تاموچێژی زیاترە ئێستا قازەکەم خەریکە ئامادە ئەبێ بۆ خواردن هیچێکی وای نەماوە جوان حازر بووە ئامادەی بۆ پێشکەشکردن
بەڵە خۆشەویستان ئێستش قازەکەمان ئامادە بووە ئەیهێنم حقت ئامادەکردنی ئەم جۆرە خواردنانە کاتێکی زۆری ئەوێ ئەوتە ئەگەر کامێرە هاوکارم بێ خۆی ڕۆنێکی زۆر یاوەتەوە گەر بیرتان بێ سەرەتاوەکەم چەند پیازێکیش بە ساغی ئەتوانین لە ناوی بکەیت وەتە هیچ ئاسەواری پیازەکە نەماوە لە بەروی کاتێکی زۆر بەسەرەوەیە ئێستا ئامادەیە پێشکەشیەکەین هیوادارم سوودی لێ ببینن حقت ئامادەکردنی ئەم جۆرانە بۆ نمونە تەنها ئەوەی ئەتوانین فکرە لە یەکوەرگرین من حەزیشم لێتی زیاتر ئەو شتانە ئامادە بکەم کە خواردنی سەرەکی ینی ڕۆژانە ینی ئەمە بەکاریان نەهێنین بۆی بتوانین سوود لە یەکتری وەرگرین حقت ڕۆنێکی زۆر زۆر یاوەتەوە وەک ئاماژەم پێکرد بۆی قازێکی بەچێش ئامادە بکەن بە ئەو قازەی ئەیکڕن قازی مەی نەبێ حقت بەتامترە بەڵە خۆشەویستان بەم شێوەیە هاتینە کۆتایی خوانی ئەمڕۆمان کە تقریبا 2 ساعت و نیو هەتا 3 ساعتێکی لەسەر ئاگرێکی هێواش بقڵێ هیوادارم توانێت بێتم سوودێکم پێتان گەیاند بێ تا بڕگەیەکی تر بە خوای گەورە و میهرەبانتان ئەسپێرم خواتان لەگەڵ ئازیزان بە یارمەتی هاوکارانمان هاتینە کۆتایی بەرنامەی ئەم جارەی پەیامی ڕۆژ هیواخوازین سەرجەم بڕگە و بابەتەکانمان جێگەی سوود و ڕۆزامەندی ئێوە عزیز بێت تا بەرنامەیەکی تر بەخواتان دەست پێرین خواتان لەگەڵ زۆر سپاس